کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر جیاوازی نرخی دەرمان لە دەرمانخانەکانی هەرێمی کوردستان. ئەم دەرمانە لە دەرمانخانەیەکی هەرێمی کوردستاندا بە 1000 دینارە. چەند مەترێک لەم لاوەی دەرمانخانەکە لە یەکێکی تر بە 8000 دینارە. جیاوازی ئەم نرخە بۆچی دەگەڕێتەوە؟ هاوڵاتیان سەبارەت بە دیاریکردنی نرخەکان و کڕینی دەرمان ڕاو بۆچوونیان چییە؟ سەندیکای دەرمانسازان، خاوەنی دەرمانخانەکان، خاوەنی کۆگاکانی دەرمان چی دەڵێن؟ حکوومەت لە چێوەی ئەم پرسەدایە؟ ئەو بگوتی 30,000 30,000 نە؟ لێرە بە چەند بوو؟ بە 28 یعنی لێرە لێرەوە نرخەکە دیاری کراوە 28,500. ئەی ئەوە تازە گوتی ئەوە حکوومەت نووسیوێتی 30,000 و $30 و 46 سنت. ئەوە بە چەند کەوت؟ ئەوە بە 33,000 دامێ لەو لای گوتی 40,000 40,000 کەوایە تۆ لە دوو سەیدەلیا چەند جیاوازی بینی؟ 10,000 دینار جیاواز تقریبا. کوردستان بیستانی نێمە بەس بێت تەسویر لەسەر نرخی دەرمان لەسەر نرخی دەرمانە مسەیدەرەکان نرخیان یەکە؟ بۆ؟ هەر مەدخەرەك سعرەکمان لە بۆ داری یعنی مەدخەرەکان سعر بۆیە دیاری دەکەنیان حکوومەت؟ سعری حکوومەتی دیار نییە. ئەوە ڕۆژانە تۆ لەگەڵ خەڵکێکی زۆر تەعامل دەکەی و ئەو نرخە پەیوەندی بە ژیانی خەڵکی هەژارە. ئەو نرخە چێ دیاری دەکات؟ ئەو نرخێکە حکوومەت داینایەتەوە نیە ئەو نرخەیان زیادەیان کەمە. یعنی حکوومەت نرخەکانی بە هەڵە داناوە؟ چێ نرخ دیاری دەکات بۆ ئێوە؟ خۆتان دیاری دەکەن؟ مەدخەر لە بۆمان بە قائمە دەرنی ئەمە نسبەتی کەم داوای نەسەر. لە سەدا چەند؟ 100 15 20 حسب مادەکەی. یعنی بۆتان نییە لە 150 بیخەنە سەر؟ نیمان شتیوان نییە. باشە لە دەرمانکڕیندا خەڵک دەتوانی مەعمەلە بکە بۆی هەیە بڵێ ئەمە زیادیان ئەوە سیستەمی دادەنین لەسەر سیستەم ئەمە دەڕۆن. سیستەمەکە چێ دادەنێ؟ یعنی نرخەکەی دیار دەکەین نرخەکەی خۆتان دیاری دەکەن بە جۆرەی قەوائمەکەی کە داخل دەبیتن. باشە حکوومەت چاودێری هەیە لەسەر نرخەکەیان هەر؟ طبعا سەردانتان دەکا؟ نازانم وەڵێ. باشە بەڵام هەندێک جار دەرمان لە سەیدەلێک گرانتر هەندێک هەرزانترە. بۆ؟ نازانم سبەبەکەی چی؟ بازارەکە ئازادە؟ حتمەن. ئێوە لە شەقامی ئەتوبە دوکاندارن؟ بەڵێ. باشە نرخەکان وەکو یەکە؟ نرخەکان وەکو یەک هەر کەسە بە کەیفی خۆی. هەر کەسە بە کەیفی خۆیتی. باشە تۆ بۆ خۆت هیچ چیرۆکێک هەیە بەسەر تاتوێت لەوەی دەرمانیان گران فرۆشت بێ؟ بەڵێ تقریبان لەوانەیە هەفتەیەک دوو هەفتە پێش ئێستا بەخۆم ئەو مەسەلەیەم بەسەر هات سەیدەلی و نەفەریان زۆر ئەوانە حاسبی لێدا هەر یەکەوسە لێی لاو گوتی کاکە 5,000 دووقات بوو. دووقات بۆ ڕێک 5,000 لێچێ 10,000 لێچێ ئەخە فەرقی گەلێک زۆرە. ئەو 5,000 ئەو 5,000 دەدەمە عیلاجە چیتکە دەدەمە تشتە چیتکە لەبەر خاتری ئەوەی طبعاً ئیستیغلال هەیە ئەو یەکدری دەناسین ئەو جەوها ئیستیغلال دەکرێت یەگە یەکدری نەناسین زیاترە ئیستیغلالەکەم. بۆچی نرخی دەرمان یعنی دەرمانخانەکان ناتوان کۆنتترۆلی نرخ بکەن هەر کەسە بۆ خۆی دەفرۆشی بەڕایتو هۆ کار چیە؟ خۆی نزنە هەیە بەس نزنەکە مستەمر نییە دومینیش ینی عالەمەکە زەمیری نمایە یعنی بەس دەڵێ مەسەرەن پارە بێت مەسەرەن ئێستا خۆی بێ سەر شریعات مەسەرەن ئەتوشتێکی دەکرێت بە هەزاری بە 2,000 بدەوێت حرامە بخۆی مثلا بە 1500 ئەوە قەیدینێ شتێ بەس ئەوانە ئێستا مەسەرەن کە مەسەرەن بێ شتەکەی بە 5 دەکرن یعنی بە 15 دەنەوە یعنی ئەوە بەس قسەیان بەڵگەت هەیە بۆ احتیاطي وزور كسبان مكاسبة قوتني أمن أو حد معيدة كريه أو كريه زانا باش السيدة كان همو يعني نرخيان هي يعني جواز تقريبا ليك نزيكا همو يعني ليك نزيكا شون يعني بحد قسيا بلقت هي بو نانا ديارة نخوج دولي ديارة هنك وايد درمان دا قورة قلي ليرة بوندم كريه ليرة فرقي هي
دەڵێ فەرقی هەیە هەندێکیان فەرق هەیە وەڵا هەندێکیان باشە بۆ سەیدەریەک دەبی نزبەی قازانجی چەندا بنێ نازانم باشە تۆ ئەوەندەی لێرەی حکوومەت هاتووە بڵێ ئەو دەرمانە بەو نرخە بفرۆشن ناتوە یعنی کەوایە ئێوە بە سیستەمی خۆتان دەرمان دەفرۆش هەر جێ و بە سیستەمی خۆی کە دەرمان دەکڕی معمەلەی لەگەڵ دەکەی پێی دەڵێ کاکەمە بە چەند لەسەر تۆیە خێرەوە دەرێ ئەمە ئەومانە سەلێدایە سەرەکەی سابتە ناتانی معاملەی پێی لەسەر مەسەلی ئەو دەرێ کاری ژیانە ینی ژانی ساین لەسەر معاملەی تێدانە ئەی ناستانی پێت ڕاستە تۆ ئەمە نەخێر پێت وایە ینی ئەوە وەکو دەگوترێت لە وڵاتێک کە سەر حکوومەت داینابی بەڵام معقولە خاوەن دەرمانخانە بۆ خۆی سەرێک دیاری بکە و لە دەرمانخانەیەکی کە هەمان دەرمان جیاوازی هەبێ لێرەدا چەند شتێکەیە وەچی باسی کرد چەند شەریکاتەکەی لێرە احتیمال ێستا لەو سەیدەلێ دەرەوە کاکە ئیمن فەڕەنسیە لە سێ جێشکە دەرە هیمن ئوردنیە سەرەکان لێرە ڕاستە ینی نەخێر یانەوە ینی بە شێوە استقلال کرد باشترەوە کوالیتی کۆنتترۆل هەر دەستێ بەوە سەنزیمات پێویستە دەسەر کوالیتی کۆنتترۆل دەبی ئەوە ڕەچاوی ئەوشتان باشە تۆ حالەتت بەسەردا هاتووە لە دەرمانخانەیەک دەرمان کڕی بێ هەرزان بێ لێش تر گرانتر بێ ئەمە خزمی خۆم هاتیە دەرمانم لۆ کڕە فەرقەکەی نەک 10,000 و 15,000 لەوانەیە لە 100,000 زیاتر بووە من دەرمان لەوە خزمی خۆم چۆن دەرمانی کڕە لە سوێنەژی گوتی بای 100 تقریبان 20,000 من بە 20,000 دەرمانەکەم لە بۆ کڕە ئەو جیاوازی یانە تو ئێستا با تێ بگەین ڕاوەزە تۆ شتێکی گرنگت باس کرد 125,000 بە 25,000 بە 30,000 دەرمانەکە پێگات تۆ دواتر بە 25,000 نازانم ئەو دەرێ ئەو شەریکەی من ئەسلیە ئەو دەرێ ئەو شەریکەی من ئەسلی نفسی شەریکەیان جیاواز نفسی شەریکە نییە لەوانەیە ئەو شەریکە ئەو دەری من ئوردنیە ئەو دەری من ئەزستا نازانم شەریکەی سلێمانی هەیە ئەوە هەیە نازانم وڵاتی لێرە نەبۆتە قوربانی بۆتە قوربانی چ ڕەحمە لەدا کە پێت دەرێ تەنزیم بکرێ کاکە هاوڵاتی نازانێت شەریکەیە هاوڵاتی دەیێت خۆی چارەسەر بکە بە هەر نەوعاچیبی ئەجا قڕ بەسەر گوتیان 20,000 یا 120,000 مەزبوو پارەکە چێشەکە نەوعیەتەکەیە ئێستا ئەو سێ دەلێت تەنیشتەخۆ بە من بلێەوە ئوردنیە عینن پاکەتە ئەو دەلێت تورکیا ئەو دەلێ نازام هەر سەیدەریەک دەرمانی بەویستی خۆی دەفرۆشی یان نرخەکە دیارە وەڵا هەر کەسە بە کەیف خۆیت کا کامەرە بە کەیف ئەرەوەڵا بە کەیف خۆیت دەبیوە ئەرەوەڵا دەبێ ئەی بۆ نابێ کو ڕقابە هەیە نییە جەنابەت باشی زانی دوێنێ پێنەی لە تورکیا بووی بەڵێ باشە چی بکەین بۆ ئەوەی یعنی چێک کەمتەر خەمە لەوەی کە نرخەکان جا قوربان ئەوە حکوومەتە دەبێ حکوومەت چاودێری هەبێ حکوومەت چاودێری هەبێ ڕقابەی هەبێ هەر کەسە بە کەیفی خۆی نەبێ دکتۆرێک بە نەوعێک دینەکە دکتۆرشکە بە نەوعیشکە ئەوە چۆن نەبێت تۆ کە دەتەوێت دەرمانێک بکڕی چۆن دەرمانەکە دەکڕی دەچیتە لای دکتۆرێک کە برادرت بێ ینی برادەر نیە لە دکتۆری نییە برادراتی پارەیە ئەگە پارەتە بوو برادرە پارە نەبوو نییە بەڵام دکتۆرەکان بەم قسەیە تۆڕە دەم دەڵێ ئێمەش کاری مرۆیی دەکەین دەڵێ ئێمە خزمەتی خەڵکی خۆمان دەکەین خزمەتێکە ڕاستەکە خزمەتێکە بەچی خزمەتێکە بە بەلاش بە بەلاشێکە یان دەرمان بەبێ پارە نان نییە قوربان نییە باشە چەندی قازانز بە بۆچوونی تۆ باشە بخاتە سەر ینی لەجاوە کاکامەران ئەوە ویژدانە هەر کەسە ویژدانی خۆی ئەگە ویژدانی هەبێ خەڵکیەکەی فەقیرە دیناری پێ نییە دێتەم سەیدەریانە دێتەم ئایادانە ئەگە ویژدانی هەبێ با بە بەلاش بۆی بکە با بە پارێک کەم بۆی بکە بۆ یەکە زۆربەی دەرمانخانەکان دەڵێن ینی جموجۆڵ جیاوازی نرخەکان ئێمە نین خاوەن کۆگاکان ئەوانی کە دەرمان دێنن ئەمە تا چەند ڕاستە وانە سعر هەمووی تقریبا نییەکە سوکە شەریکات گەرمانداتی دەرمان ئێمە سەدەی داینە سەر زیاتر نییە بەس سەیدەلیات کە کاتی پارەت داتن هەیە ئێمە 120 دەینی خەسم هەیە 100 دەینی هەیە 105 هەیە پارەمانی دەخوا مەزبووی نەشەیەک دەینە بەگران بیدەینی ئەگە پارەکەمان دەدات ینی سەیدەلی هەیە پارە بخوا هەتا ئێستا لە 2014 یان 15 تا ئێستا 40 دەفتەرم زیاتر خوراوە هەموو بەناو هەموو ئینوان هەیە سەیدەلایی هەیە هەراتی هەیە دەری پارە ینی دکتۆری سەیدەلانی پارە دەخوا بە بەڵگە پێیت بۆم قایمەشم ئێستا چەندە پارەکەت تقریبا 40 دەفتەرمان خوراوە
چل دەفتەر ینی نزیکەی $1 ملیۆن لارێ بەخۆ ئێستا بە بەردەوام 100 دەفتەرمان لە قەردە باش هەندێک لە دەرمانەکانمان نرخەکەمان پرسیار کردووە لە سەیدەلەیەک بە 6,000 لە سەیدەلەیەکی تکە بە 45 یان بە 40,000 جیاوازی نرخەکە بۆچی دەگەڕێتەوە هەندێکیان لەبە خەسمەکەوا دەکەن خەسمیان زۆرە پارەی نەقددا کابرا خەسمی زیاد ینی ئەوەش کێشەیەکە ئەوی پارەی باش بدا خەسمەکەی زیاد دەرمانی هەرزانی دەست دەکەێت خەسمەکەی زیاترە هەندێک سەدەرێت کە هەیە لە بەرەوەی نەخۆش بخۆی ڕاکێشی شتی مزمینە بەمای خۆی دەفرۆشتەوە ئەوە بە شتێکی ترە هەندێک شتی تر هەیە دکتۆرەکان لەگە ڕێزم لە دکتۆرەکانی ئەوانی اختصاسیان ئەوەی مقیمن ئەو شتانە لەگەر شەریکە لەگە کۆمپانیا شریکە شەریکە ئەکیدم یا معاشی یان شەریکە ئەگەر شەریک نەبی دەنووسێ پاراستەوە شەراب بەناوی شەریکەی خۆی دەنووسێت جازم پاراستەوە شوبەکەمان مایە گرانەکە ینی دکتۆرەکە دەرمانێک دەنووسێ بنانوسێ پاراستەوە و تەواو پاراستەوە شرب ئەوە پارازار شەراب بە 1000 دینارە ئەوە بە 1000 دینار بەڵگەم هەیە لە نەخۆشیەکە بۆ تای مناڵە بۆ تای مناڵە 1000 دینارە ئەو شەریکە و دەنووسین بە 8000 دینارە بەڵگەت هەیە بە بەڵگا ئەو نەبی قبول ناکە ئەوەی قبول ناکە دەرەوە هیچ ناکە کەچی ئەوە شەریکەی خۆمان ئەوامی دیکایە ئەوامی دیکە معاملی خۆمان لە هەولێر دروست دەکرێت دەری ئەو فراکە سەرکەری بنامێت تۆ با تێ بگەم دکتۆرەکە شریکە لەگەر دەرمانخانەکە لەگەڵ کۆمپانیا دەرمانخانە تاوانی نییە دەرمانخانە مەزبور ئەوی باچوە دکتۆر ئەوەی کە دیت ئەوەی قبول نەکرد دەچێت جێشکە دەکرێت ینی بەویستی دکتۆرە دەرمان دکتۆرەکە دەری ئەوە نەبی نامە هەمووی خەتاکە دکتۆر کۆمپانیا لەگەڵ دکتۆر شریکە هەمووی وایە هەمووی وایە ئەو شوبەمان هەیە بە $5 ناو پاکەت بێ پاکەت بە $3 هەردووشیان ستکەریان پێوە دووشیان فاسە بە باکت نەبێت دکتۆر قبول ناکە دەڵێ قبول ناکەم شریکە لە کۆمپانیاکە بەڵام تۆ دڵنیایی هەردوو ماددە وەکو یەک بێ چۆن وەکو یەک نییە ئەوە سیستۆنە با تەسویریکە هەیە لە ناو پاکەت هەیە ئەوە بێ پاکەتە ستیکەری پێوێ وەکمە تێرێم فاسی پێوەیە ئەوەیش ناو پاکەت بە $5 بەڵام دکتۆرەکەی ئەترا بە ستیکەری حکومەتیش احترا پێ ناکە ئەوەی ناو پاکەت بە $5 و بە $3 کەچی بەس ئەو پاکەتەی زیادە بەس مقەبایەکە مقەبا $2 فەرقەیە باشە ئەی حکومەت لێ پیشنەوەکە دکتۆرەکان ناکە هەندێک هاوڵاتی دەڵێ لە سەیدەلەیەک دەرمانم کڕیوە بای 65,000 لە سەیدەلەیەکی تر بای 25 دەرچووە ئەم نهێنێت چیەوە چیە مۆزوع بەپێی یەکەم شت بەپێی سەیدەلەکانە چکە هەندێک سەیدەلیا هەیە هیچی ناخاتە سەر بە سعر کۆگای فرۆشێتەوە و هەشە سەداسیە خاتە سەر بەپێی خەسمەکانە گۆڕێت خەسمی مەداخل بەپێی سەیدەلەکان شەگۆڕێت شوێنیش دەگۆڕێت بەڵێ ینی ئێستا تۆ لەسەر شەقامێکی سەرەکی کرێت داوانەیە زیاتروی لە شوێنێکی تر ئەوە تەسیر ناکە لە نرخ نا خۆی ئەوە زۆر ئەساس نییە ئەوەی ئەساس بێتن لێرە بەپێی سەیدەلەکانە ینی هەر سەیدەلێک و هەر شخصەوە هەر سەیدەلەیەک هەر ساحێب سەیدەلێک وجدانی خۆیت هەیە سەداسیە خاتە سەری هەیە 115 هەیە هیچی ناخاتە سەر باشە لە 200 هەیە قازانج بخاتە سەری سەیدەلەی من نەخێر باسی تۆ ناکەم بە ئاب بەڵێ شوێنی تر هەیە لە 200 دەیخات بەڵێ هەیە دکتۆر دڵشاد لە پێشودا بەڕێستان لە کوالیتی کۆنتترۆل کارت کردووە لە وەزارەتی تەندروستی کارت کردووە بۆ خۆت پسپۆری دەرمانی پێ دوایە هۆکارەکان چین کە تاوەکو ئێستا نەتوانراوە نرخی دەرمان لە کوردستان یەک بخرێت طبعی لە هۆکاری گرانبوونی نرخی دەرمان و ئەو مەسائلانی کە کۆنترۆڵ نەکردنی دەرمان ئەگەڕێتەوە بە چەند هۆکارێک یەکێ لەوانە کۆمەڵە دەست هەن کە لە ناو وەزارەتی تەندروستی و کوالیتی کۆنترۆڵە ئەمانە کەسانی کار بەدەستن واتە ئیمزایان ئەچێتە سەر کتاب و هەڵسەنگاندنی دەرمانێک ئەمانە خۆیان کۆمەڵێک دەستان لە کوالیتی کۆنترۆل لە وەزارەتی تەندروستی بەڵێ لەناو وەزارەت ناو کوالیتی کۆنترۆڵیشدا ئەمانە تیجارەت بە ژیانی خەڵکەوە ئەگەر بەرچاو ڕوونیمان پێ بێت چونکە ئەم قسانە یعنی شتێکی ئاسان نییە چ بەڵگەیەک هەیە کە دەستێکە بێ لە کوالیتی کۆنترۆل لە وەزارەتی تەندروستی کە کار بەوە بکات نرخی دەرمان جێگر نەبێت طبعی من بۆ چەند هۆکارێکی گەڕێتەوە لەوانە ئەمانە خۆیان لەگەڵ شەریکاتی زەخمان شەریکن واتە هەرکە ئەو بەرپرسانی کە ناو وەزارەتی تەندروستی و کوالیتی کۆنترۆڵدا هەن ئەمانە خۆیان هاوبەشن لەگەڵ شەریکەکانی دەرمانە لەگەڵ هەموو شەریکاتان لەگەڵ چەند شەریکەیەکی مەحدودە کاتێک کە دەرمان هێنن ئەمانە بەشیان تێدا واتە هاوبەشیان نمونەیەکی ئەو دەرمانەت هەیە
زۆرێکی ئەو دەرمانە هەیە تۆ بیخەیتە ڕوو؟ بەڵێ دەرمان بەنمونە دەرمانی نەخۆشیە درێژخایەنەکان، دەرمانی ئەو دەرمانی سەرەتانی، ئەمانە هەمویان کە کاتێک ئەکڕێت کاتێک کە دەرمان پێت بۆ مەوزوعی کڕین، ئەمانە خۆیان ئۆکێ دەن بەکڕینی بەڵام بەمەرج بەشێک لەو داهاتە بۆ خۆیان هێت. بەنمونەگەر نیم دەرمان بخۆێت ئەو نیم ملیۆن دۆلارە ملیۆنێک دۆلار بێ، ئەو نیم ملیۆنەی کە بۆ کەسانی بەرپرس لەناو وەزارەتی تەندروستی و لەناو کوالیتی کۆنتڕۆڵ ئەگەڕێتەوە. تاوەکو ئێستا بەڵگەیەکی مەلموس نەداوەتە دەستە من لەوەی کە یعنی گەندەڵیەک لەو بوارەدا هەبێت تەنیا دەڵێ بەرپرسان لە کوالیتی کۆنتڕۆڵ وەزارەتی تەندروستی. ئەمە لە کاتێکدا ئێمە بە دوواداچوونمان کردووە، ینی لە دەرمانخانەکان دەبینن ستیکەری وەزارەتی تەندروستی هەیە، نرخ دیاری کراوە، بەرپرسی کوالیتی کۆنتڕۆڵ دەڵێت خەڵکمان دەژیر کردووە زیاتر لە 30 کەیس ئێستا لە دادگا لێپرسینەوەی لەگەڵدا دەکرێت. باشە ئەم وڵاتە ناکرێتەوە لێپرسینەوە لەگەڵ کەسێک بکەیت لەسەر کۆمەڵەکردارێک کە خۆت یعنی کارکسانی ناو وەزارەتی تەندروستی کوالیتی کۆنتڕۆڵ بڵێ کێ لەوانە لەناو کوالیتی کۆنتڕۆڵ وەزارەتی تەندروستی قەبزیان هەیە لەسەر ساختکردنەوەی دەرمانی ساختە، ئەو دەرمانانی کە بەڕێز کارمێچیبان ڕێگری لێک لە ئێستا خۆیان ئەوانە تیجارەتی کردەوە بۆ ئەوانە یعنی کە باسەکان لە ئیجراعاتمان لەگەڵ خۆیان ئیجراعات کراوە بە دۆکومنتەوە پێدەڵێت، یعنی ئەوە هەمووی دۆکومنتە لە لای من هەیە، من لەوانەی نەکرێت لە ڕێگە. باشە پەرلەمان لیژنەی تەندروستی هەیە دکتۆر ببووریان ئەگەر وەزارەتیش چاوپۆشی بکات کوالیتی کۆنتڕۆڵ بکات، ینی لە پەرلەمان لیژنەی تایبەت هەیە چۆن دەکرێت لە ژێر چاودێری پەرلەمان معقولە بێت دەنگ بێ لەو پرسە؟ کام پەرلەمانێک کە تۆ باس پەرلەمانەکانی پولەکانی پێشوەکە سەرۆکی لیژنەی مافی ڕەنگە سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ حیزبەکەی تجارت بکە بەسەکات و ئەو پارانی هەڵ بۆ بێتەوە و کۆمەڵ مستەشفیات تجارەتی دەرمان بکرێت و لە هەمان کاتدا ئەو پارێ من تەسەوڕ ناکەم لە دەستی کەمینانێ تەسەوڕ ناکەم ئەو پارانە وا بکرێت کە بۆ ئەندام و لایەنەکانی حیزبەکەی پێبەخرێت. باشە تۆ ئەو هەموو بەڵگەت هەیە بۆچی نادەیتە دەستەی دەستپاکی نادەیتە دادگاکان داواکاری گشتی هەیە؟ کاکە لیژنەیان لەسەرە خۆیان هەم وەزارەتی تەندروستی لیژنەیان لەسەرە، لیژنەی نەزاهەیان لەسەرە، لیژنەی هەموو لیژنەکانیان لەسەرە، بەڵام خۆیان لەناو خۆیان هەلی ئەکەن لەبەرەوەی هاوبەشن. دکتۆر بۆچی تاوەکو ئێستا نەتوانراوە نرخی دەرمان کۆنتڕۆل بکرێت؟ هۆکارەکەت چییە؟ سەبارەت بە بۆ پرسیارێکە زەنابێت کە دەکەی نرخی دەرمان کۆنتڕۆل نەکراوە نەخێن نرخی دەرمان کۆنتڕۆل کراوە بەس دەتوانانی بڵێ هەندێک کەم و کوڕی تێدایە لەبەرەوەی بەڵێ لەبەرەوەی تا ئێستا لە وەزارەتی تەندروستی ئێمە زیاتر لە 7,000 جۆری دەرمان ئێمە نرخمان بۆ داناوە و لە ئێستادا جێبەجێ کراوە لە سەر سلیکەرەکانیشدا هەیە. بەڵام ئێمە خۆمان بە دوواداچوونمان کردووە لەگەڵ هاوڵاتی لەگەڵ نەخۆش لەگەڵ دەرمانخانەکان هەموویان دەڵێن هەر کەسێ و بەویستی خۆی دەرمان دەفرۆشێ دکتۆر. بەڵێ سەبارەت بەو پرسیارە ئێمە هەر دەرمانخانەیەک دەرمان لە نرخی خۆی زیاتر بفرۆشێت ئەوە سندوقی سکاڵامانەیە دەتوانین بێ سەردانی بەڕێوەبەرایەتەکەمان بکات بۆ دوواداچوون بۆ مەبەستە بکەین و وەڕێکاری یاسایی لە بەرامبەر چ دەرمانخانە چ کەوگای دەرمان چ کۆمپانیاکان بێت ئەمە دەکەین. بەڵام ئەمە یەک حاڵەت نییە، حاڵەتێکی یەکجار زۆرە تا سکاڵی لەسەر تۆمار بکرێت. سەیدەرانیە دەرمان سازە دەڵێت کاکە ئێمە ئازاد نرخ کۆنتڕۆل نییە، ینی تەنانەت چاودێریش کەمە. بەڵێ ئەو کێشەیە کە لە ئێستادا لە بازار هەیە لە دەرمانخانەیەک بۆ دەرمانخانەیەشتر خۆی لە وەزارەتی تەندروستیەوە ئێمە نووسراوە بۆهاتەوە بە فەرمانی وەزاری هەر دەرمانێک لە با بڵێن لە سفر و دەست پێ بکات تا 25,000 دینار هامشی ڕبحی مەدخەر 180 عفوان و هامشی ڕبحی سەیدەلیە 128 ینی بۆ نمونە دەرمانخانە بۆی نییە لە 128 زیاتر بفرۆشێت بەڵام ئازادە دەتوانێت بە 100 ئازادە ئەوە لەگەڵ وەزارەتی وشەی ئازاد لە بازاردا لە کڕین و فرۆشتنی دەرماندا بەشێکی زۆرە هاوڵاتیان دەڵێ باچەکە ئێمە دەدەین، یعنی هاوڵاتی هەیە دەڵێ لە دەرمانخانەیەک دەرمانم کڕیەوە بە 6,000 لە دەرمانخانەیەکی تر بە 25,000 دینار دراوەتەوە من دەڵێ تەنانەت دکتۆرەکەش لەگەڵ دەرمانخانەکە شەریکە.
خۆی بزانە لەوانەیە ئەو معلوماتە گەیشتە دەست جەنابتان لەوانەیە ئەو معلوماتە ڕاست بێت لەوانەیە غەڵەتش بێت لەبەرەوەی معقولە دەرمانەکە گە بە 6,000 نابی بڵێ لە دەرمانخانەیەشتر بە 50,000 بەس هیچ معقول نییە لە دەرمانخانەك بە 6,000 بی هەمان دەرمان بڵێن بە 25,000 باشە زۆر زار باز لە کێشەی دەرمان کراوە تەنانەت ئەوانەی لەو سەکتەرەش کار دەکەن قسەی زۆریان لەسەر کردووە ئێستا خەڵکێک هەیە بۆ مە قسە دەکات دەڵێن بەرپرسان هەن لە هەرێمی کوردستان پەرلەمانتارە وەزیرە مدیر عامە دەستی لە کڕین و فرۆشتنی دەرمان هەیە و ئەو ئازادەی کە لە کڕین و فرۆشتنی دەرمان تۆ باسی لێوە دەکەین لە کۆتاییدا قازانجەکە دەچێتە گیرفانی ئەوە بەڵێ سەبات بۆ پرسیارە بە ڕاشکاوانە باز دەکەم کۆمپانیای دەرمان حاڵی هەر حاڵی کۆمپانیایش ترە ینی لە هەرێمی کوردستان کۆمپانی دەرمانێت تایبەتە بە بەرپرس بەڵام ئەوەی بە ئێمەدا تێدەپەڕێت کە باس لە کوالتی کۆنترۆل دەکەین ئێمە ڕێنمای خۆمانەیە لە بە نسبەت هاوردەکردین دەرمان بە نسبەت پشکنینی دەرمان بە پرۆسەیەکی زانیاسا لەسەر ئەو کۆمپانیانەش دەتوانن کە کابرا بەرپرسێکی باڵا بێ برای بڕێزم سەبارەت بە بەڕێوەبەرایەتی کۆنترۆلی جۆری دەرمان هەر دەرمانێک بە پرۆسی ئێمەدا ڕۆشتی بێت ئەوە بەدڵنیاییەوە هیچ جیاوازی لە مابینی هیچ کۆمپانیەکان ناکەین و چل بگرە لە نرخی دەرمان چ بگرە لە پرۆسی پشکنین چ بگرە لە بدانی ڕێگە پێدان و هەر پرۆسیشتری ناو ئەو بەڕێوەبەرایەتەکە ئێمە کەستان سزا داوە بەدڵنیایی چەند تا ئێستا ئێمە زیاتر لە 35 کەیسمان لە دادگایە 35 کەسمان داوە بە دادگا زیاتر لە 230 تقریبا چل شوێنی نایاسایی داخرا و ئیزراعاتی لە بەرامبەر کراوە بگرێ دەرمانخانەی تێدایە کۆگای دەرمانە کۆمپانیایە و شوێنی نایاسایی فرۆشتین دەرمان و لە هەماکادا نورینگەی پزیشکیکاریشە و چەندین کەسی قاچاقچی دراوە بە دادگا و لە ئێستادا کەیسەکانیان لە دادگایە. بەشێکی زۆر لە هاوڵاتیان دەڵێن بەشێک لە دکتۆر و دکتۆرەکانی دەرمانسازی ئەوەندە چەقویان تیش کردووە بەقەت چەقوی قەسابەکانە هەر جارێک بۆ دەرمانێک و بۆ پشکنین و کڕینی دەرمانێک هەر دکتۆرێک بە پێی وجدانی خۆی نرخەکە دیاری دەکا و مامەڵە لەگەڵ هاوڵاتیان دەکەن دەشڵێن حکوومەت هەرچەندە بە قسە دەڵێت ئێمە هەوڵمان داوە نرخەکانی دەرمان وەک یەک لێ بکەین و چاودێریەکی توندشمان خستۆتە سەر دەرمانخانەکان بەڵام بەکردار لە ئەرزی واقع جیاوازیەکی زۆر دەبینرێت لە دیاریکردنی نرخەکان و جیاوازی نرخەکان چارەسەر هەنگاوی داهاتوی حکوومەتە بەوەی بەجددی کار لەسەر ئەم دۆسەیە بکات و وا بکات کەس لەم وڵاتەدا بەویستی خۆی کڕین و فرۆشتن بە هاوڵاتیان نەکات تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستێت.